طبعا گەلی ئێمە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت گەلی ئێمە لە ڕۆژئاوا ڕوبەڕووی ستەم و داگیرکاری و کوشتن و نائارامەیەکی زۆر بۆتەوە. هەموو ئەرکمانە بە پێی توانای خۆمان، بە پێی هەستەکانی خۆمان، بە پێی دەربڕینەکانی خۆمان هاوسۆز بین بۆ ئەو گەلەوە یارمەتی دەربین، پاڵپشت بن، پشتیوان بین. ئەمڕۆ پەیمانگای هیوای نابیستان ئەو هاوسۆزیە ڕەمزیە زۆر لە ناخەوە دەرەبڕێ و ئەو هەستانی کە هەیەە بەرامبەر بە گەلەکەیان خوشک و براکانیان منداڵانی ڕۆژئاوا کە ئێستا لە میحنەتێکی گەوران بەم جۆرە کە دەربڕینی خۆیانە دەریەبڕن. ئەمان لەم چالاکیە گەاندنی پامێکە لە نابیستانەوە بۆ مناڵانی ڕۆژئاوا کە ئەمانیش هاوسۆزیانن، هەستیان پێیەکان ڕاستە نابیستن نادوون، بەڵام بە چاو ئەبینن هەستیان هەیە کە هەست بە مناڵانی ڕۆژئاواکەن کە چ کارە ساتێکیان بەسەر هاتووە و هەروەها هاوارێکی شە بۆ هەموو جیهان کە ئەمە قبول نەکەن بەڕاستی ئەم کارە ساتە کە لەم ئەمڕۆ ئەخڵقێ بەرامبەر بە مناڵان و بە خەڵکی ڕۆژئاوا. ئەوە بازار گۆسکانە طبعاً تکەڤندا خەڵکێکی بوو وەکی بێژن ئاوێ کارتینان بوو کاروبارت خوب کارتینان حتی هەندێک احتیمالە وەکی بێژن ئەو تشێ کوردەواری وەکی ژاژی تێدا تێرە تێدا بەس بێگاوی احتیمالە خەڵکێکی بوو جوانی کارتینیتن بوو ناف مالیا خوب بێژن احتیمالە سەر دەوروبەرت ماڵ بام جەرکات خەمرینم بێ ڕەنگی. بس یا بهرا پتر کو عالم حذر سرهی و رغبت پتر سرهی گوسکت آمدیه نه خاصة نف عربه يعني بهرا پتر برای خود دوای گوسکت آمدیه چون که آخوا و شوازه و رنگه که جدایش یه هر عرده کدی. اف گوسکه وقت آوت کنه طبیعت آوت زفر انتوا و طبیعت وی درست. ئەمڕۆ خەڵک زیاتر ئەیفرۆشێت لەوەی کە بیکڕێت، یعنی ئەگەر ڕێژەی حسەی بکەیت لە سا هەشتا ئەیفرۆشێت لە سا بیستیەکە چکۆم بۆنەی بەرز بوونەوەی نرخەکەی دایمە کە ئاڵتون بەرز ئەبێتەوە خەڵک پێ ئەزانێت ئەیفرۆشێت دوای کە نزم بەبێتەوە ئەیکڕێت. لە ئێستادا بەهۆیەوەی کە تۆ ماوەیەک لەمەوە پێش زۆرتر بەرز بووە، ئێستا بۆرسەکەی تۆزێ ڕووی لە خوار کردووە نەکڕینەکەمانەیە نەفرۆشتنەکە بەس ماوەیەک لەمەوە پێش خەڵکی زۆرتر ئەیفرۆش. ئێستاش بەهۆی ئەم شەڕ و شتەی ڕۆژاوە هەر بازار بە ئامۆستاوە، یعنی وەکو سیلسیلەیەک وایە هەر لێرە هەتاوەکو هەولێر بە تایبەت هێرێمی کوردستان هەمووی تۆزێک وەسانی پێوە دیارە. لا ما